عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی خۆشەویستان و ئازیزان لە هەموو لایەکەوە سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئیمڕۆ کە بە پشتیوانی خوای گەورە بەرنامزەکی لەو بەرنامانەی کە زۆر پێشکەوتونە بۆ ژیانی ئەمڕۆی مرۆڤ بە پشتیوانی خوای گەورە پێشکەشی جەنابتانی دەکەین و لە خزمەت جەنابتاندا دەبین لە چەند سایتێکی دیاریکراودا ئینشاء الله سودمەندی هەموو لایەکی دەبێت. ئەوەی کە لە سەرەتاوە پێویستە باسی کەم پێشەموو شتێکی بسم الله الرحمن الرحیم ئەوەیە کە ناونیشانی بەرنامەکە بۆ ئێوەی خۆشەویست ڕوونکەینەوە. سەرەتاش پێش هەموو شتێک دەمەوێت باس لەوە بکەم بۆچی ناونیشانی بەرنامەکە بەو بەرنامەوە بەو ناونیشانە دەستنیشان کرا، یاخود ئینسان لە نێوان دوو زانستدا، مرۆڤ لە نێوان دوو زانستدا، ئەی ئەلئینسان بەینە عیلمەین. ئێمەی مرۆڤ یاخود ئادەمیزاد یاخود بەشەر سێ زاراوەی لێک جیاواز بۆ جەنابتان ڕوون دەکەمەوە. ئاخۆ چی هەی شیاوترە ئێمە لەو ژیانەدا لەو ژینەدا لەو ڕۆژگارەدا پێوە پەیوەست بین. یەکەمین جار ئێمە ئەگەر سەرزەنشتێک یاخود تێڕوانینێک تیشکێک بخەینە سەر ئاەتەکانی قورئانی پیرۆز دەتوانین ببینین ئاخۆ بۆچی خوای گەورە یەکەمین ئاەت کە لە سوورەتی عەلەق بۆ سەر گەورەترین پێغەمبەر لە پێغەمبەرەکانی سەر دنیا کە خوای گەورە بۆ ئەو پێغەمبەرە نازدارە ڕەوانی کردووە ئاخۆ وشەی ئیقرا بوو. بۆچی پێش هەموو شتێک وشەی ئیقڕئی پێش خستووە؟ بۆچی نەیفەرمووە بسم ربك الذي خلق اقرأ، بەڵکو فەرموویەتی اقرأ بسم ربك الذي خلق؟ بۆچی خوێندنی پێش ناوی خۆی خستووە؟ ئاخۆ گەورەی خوێندن لە چیدایە؟ ئەو هەموو پرسیارە و چەندین پرسیاریت کە ئەگەر تیشخێکیش بکەینە سەر سوورەتی ڕەحمان کە ئاخۆ بۆچی سوورەتێک بە ناوی سوورەتی ڕەحمان هەیە لە قورئانی پیرۆزدا کە 114 سوورەتە، بۆچی سوورەتێک نێ بە ناوی سوورەتی ئەڵڵاه کەچی کەلیمەت الله هي العليا؟ ئەوەی پێویستە بۆ ئێوەی خۆشەویست ڕوونکەمەوە وەک وتم ناونیشانی بەرنامەکە خۆی لە خۆیدا ئەوەندە گرینگە کە بە پێویستی بزانم ڕوونکردنەوەی لەسەر بدەم. بۆیە ئەگەر سەرنجێک و تێڕوانینێک بە وشەی ئیقرا بەرین دەبینین پاش وشەی ئیقرا دەفەرمێت خالق الإنسان من علق، واتە باز لە خەڵقی ئینسان دەکات. ئەوەی لەوەی گرنگتر ئەوەیە هەر بابەتێک لە ناو بابەتەکانی ئینساندا زۆر گرنگ بێت ئێمەی مرۆڤ دەیخاوێنە بینی دوو قەوسەوە، دەیهاوێنە بینی دوو قەوسەوە بە واتایەکی تر ئەو وتەیەی کە گرنگ بێت لە بینی دوو کوتەی شندا دەنرێت یاخود قەوسێکی پێدەدەین. بەڵام ئێمە خۆمان خەڵقی خۆمان کەوتۆتە بینی دوو قیڕاءەوە، بینی دوو خوێندنەوە کە ئەویش دەفەرمێت اقرأ بسم ربك الذي خلق، پاشان دەفەرمێت خلق الإنسان من علق، واتە باز لە خەڵقی ئینسان دەکا پاش ئەوەی کەلیمەی ئیقڕئی بەیان کردیا. و دووبارە سەرنجی ئاەتەکە دەنی تەواوکەین دەفەرمێت خلق الإنسان من علق، دیسان دەفەرمێت اقرأ وربك الأكرم. ئاخۆ بۆچی پێش خەڵقی ئینسان باسی ئیقڕئی کردووە و لە دوای خەڵقی ئینسان دووبارە کەلیمەی ئیقڕئی دووبارە کردوتەوە؟ ئەوەل خۆی لە خۆیدا هاوچێشەکی نرخ نەزاندراوە، بەڵام بە پشتیوانی خوای گەورە بەسایە سەری ئاەتەکان و تەفسیرەکانی خوای گەورە کە لە قورئان خۆیدا تەفسیر دەکات دەفەرمێت دەچین سەرێک لە سوورەتی ڕەحمان دەدەین ئەویش دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم الرحمن علم القرآن، علمی قورئانی باس کردیا سەر دەین زەرزەنشتێک بەرەو ئاەتەکان بەرین دەفەرمێت پاش دەوهۆی دەفەرمێت الرحمن علم القرآن دەفەرمێت خلق الإنسان، کەواتە دووبارە خەڵقی ئینسان هاتەوە سەر ئاەتەکانی قورئانی پیرۆز. وشەی ئینسان لە قورئاندا 63 جار هاتووە و وشەی بەنی ئادەم تقریبی 8 جار هاتووە. بەڵام ئاخۆ بزانین فەرق و جیاوازی نێوان وشەی ئینسان لەگەڵ وشەی بەنی ئادەم لەگەڵ وشەی بەشەردا چییە؟ وەک وتم دیسان تەمەشاکەی خەڵقی ئینسان کەین لە سوورەتی ڕەحمان دەفەرمێت خلق الإنسان، پاش خەڵقی ئینسان دیسان دەفەرمێت علمه البەیان. واتە ئێمەی مرۆڤ دووبارە لە سوورەتی ڕەحمان لەبەر گرنگی خەڵقی ئێمە خوا ئێمەی هاوێشتە ناو دوو قەوس کە ئەویش یەکەم جار فەرمووی علم القرآن، واتە علمی قورئان بە پێش خەڵقی مرۆڤ کەوتووە خەڵقی ئینسان کەوتووە، لە پاش خەڵقی ئینسانیش دووبارە دەفەرمێت علمه البەیان. واتە ئێمەی مرۆڤ لە سوورەتی ڕەحمان کەوتینە نێوان دوو علمەوە دوو زانستەوە و لە سوورەتی عەلەق کەوتینە نێوان بینی دوو خوێندنەوە. لێرەدا ئەوەمان بۆ دەردەکەوێت ئێمەی خەڵقی ئینسان کە یەکسانین لە هەموو مواصفاتێک و لە هەموو پێکاتەکی خاک بۆ ئەو دەگەڕینەوە
ئاخۆلو ئەمە لە نێوان دوو ئاەتەکانی سوورەتی ڕەحمان کەوتینە نێوان دوو عیلمەوە و لە نێوان دوو ئاەتەکانی سوورەتی عەلەق کەوتینە نێوان دوو خوێندنەوە. ئەمە ئەوە دەگەیەنێت خوێندنەوەی یەکەم دەبێ بۆ سوورەتی ڕەحمان بێت کە عیلمی قورئانە و خوێندنەوەی دووەم پاش خەڵقی ئینسان دەگەڕێتەوە بۆ عیلمی بەیان. واتە هەر کەسێک لە ژیاندا خوێندنەوەک لە خوێندنەوەی قورئان شارەزا بێت، علمێک لە علمی قورئان شارەزا بێت و علمێکیش لە علمی بەیان شارەزا بێت، نەتیجەکەی یەکسان دەبێت بەوەی ئیقڕە وەڕەبوکە الئەکرەم. بۆیە خوای گەورە هەرچەندە کەریمە، هەرچەندە بەخشندەیە، بەڵام خوا لەبەر ئەو ئاەتە لەبەر فەزلی ئەو کەسانەی کە لە نێوان دوو زانستدا وەک هاوسنگ ڕایدەگرن دەفەرمێت ئیقڕە وەڕەبوکە الئەکرەم. صفەتی مبالغەی هاوێشتیتە سەر وشەی کەریم یاخود پلەی باڵای پێبەخشیوە. واتە خوای گەورە زۆر زۆر لەو کەسانە لۆ ئەو کەسانە ڕێزدارترە کە دەتوانن سوود خوێندنەوەیەک بۆ قورئان بکەن و خوێندنەوەیەکی تر بۆ علمی بەیان بکەن. ئازیزانم، خوێندنەوەی قورئان یاخود علمی قورئان بریتێ لە علمێکی نەزەری، بریتێ لە علمێکی تیۆری، بەڵام علمی بەیان بریتێ لەو خوێندنەوەی کە هەموو ئەعمالەکان و هەموو علمەکان کە بە عەمەلی دەکرێت و پراکتیکن پێگرێن لە علمی بەیان. علمی قورئان علمێکی کۆتایی نەهاتووە، هەتا ڕۆژی قیامەت لە ئیعجازی قورئاندا ئێمە تێناگەین، بەڵکو دەتوانین سەیرێک لە علمی بەیان بدەین کە ئەوەی منداڵەکانی ئێمە و من و تۆی جەنابەت و خۆشەویست لە بەرامبەر ئەو ژینەدا بەردەوام دەبین هەمووی هەوڵدانە بۆ تێگەیشتن لە علمی بەیان. هەر زمانێک کە فێری دەبی لە کوردی، لە زمانی عەرەبی، لە زمانی ئینگلیزی، لە زانستی کیمیا، فیزیا، ئەحیا، هەر زانستێک کە مرۆڤ پێگەیشتووە هەمووی تێیدا کۆ دەبتەوە لە علمی بەیان. بەڵام علمی قورئان بەتەنێ هاتووە لە سوورەتی ڕەحمان پاش خەڵقی ئینسان دووبارە ئەمە کەوتینە نێوان علمی بەیان. واتە ئێمەی مرۆڤ لە نێوان دوو زانستداین، ئەویش زانستی قورئان و زانستی بەیان. ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ناونیشانی بەرنامەکەمان بۆ ئەوەدا ڕشتووە کە توێ بگەین بۆچی ئێمەی مرۆڤ کەوتینە نێوان دوو زانستەوە، یاخود ئەو زانستەی کە علمی قورئانە و ئەو زانستەی کە علمی بەیانە. ئەوەی مەقسەدم بوو کە لێرە باسم کرد بۆ خۆشەویستان ئەوە بوو بیخەمە بەردیدی بەڕێستان. یەکەمین شت لە ناو ئەو قورئانە پیرۆزەدا دەبێ ئەوە بزانین کە هیچ وشەیەکی دووبارە و بەواتای دووبارە یاخود متەڕادیف نییە، بەڵکو ئاخۆ بۆ ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو کەسێک و مامۆستایەک و مامۆستایەکی ئاینی و هەموو تێگەیشت و ڕۆشنبیرێک بە هەموو ئاستێکەوە بە هەموو چینێکەوە. زۆر جار گوێبیستی چەند ئاەتێک دەبین کە مامۆستایەکانی خۆشەویست لەسەر مینبەرەکان بۆ ئێمە خۆشەویست ڕوون دەکەنەوە، دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، کەچی لە شیکردنەوە و شلۆڤەکردنی ئاەتەکە دەفەرمێ ئێمە ڕێزمان لە مرۆڤ ناوە، بەڵکو ئەمە هەڵەیەکی زۆر گەورە و کارەساتە. خوای گەورە مانای مرۆڤ و مانای ئادەمیزاد و مانای بەشەری بۆ ئێمە ڕوون کردێتەوە. یەکەمین شت دەبی ئێمە ئەوە بزانین ئاخۆ بۆچی ئێمەی مرۆڤ هەوڵ نادەین بگەین بە پلەی ئادەمیزاد. ئاخۆ جیاوازی نێوان مرۆڤ لەگەڵ ئادەمیزاد و بەشەردا چییە؟ یەکەمین شت با بزانین بەشەر چییە. ئێمەی هەموو کەسێک کە خوا خەڵقی کردووە لەسەر ئەو شێوازەی کە من و تۆ تێدایرین، وەک سەرکێک، جەستەیەک، دوو دەست، دوو لاق، ئەو ئەندامان و ئۆرگانانەی کە تێماندا خڕبوونەتەوە یەکیان گرتووە، ئەو تەسمیمە، ئەو شکل و ئەو دیزاینێ کە بە ئێمە بەخشراوە خۆی لە خۆیدا تەسمیمی ئێمە پێی دەڵێن مرۆڤ، عەفۆن پێی دەڵێن بەشەر. واتە بەشەر بریتیە لە تەسمیم و دیزاینی خەڵقی ئینسان. مانای ئینسان ناگەیەنێت، بەشەر جیاوازە، واتە دیزاین و شێوازی خەڵقی دروستکردنی ئینسان. نمونەک لەسەر بەشەر دێنینەوە، پێغەمبەری خۆشەویست دەفەرمێت ئینەما ئەنە بەشەڕون مثلکم، هەرگیز ناتوانین بڵێن پێغەمبەر فەرموویەتی ئێمە وەک ئێوە مرۆڤم، بەڵکو پێغەمبەری خۆشەویست مرۆڤ نەبووە، بەڵکو بەشەر بووە. ئەو بەشەرەی کە ئێمە مەقسەدمانە ڕاستە ئێمە لەبەر نەزانین و تێنەگەیشتنمان لە بەرامبەر ئاوێنە ڕوونەکەی قورئان دەتوانین بە ئەندازەی سنوورداری مێشکی خۆمان لە وشەکان تێبگەین. بەڵام ئەگەر سەرنجێکی تری سوورەتی مەڕیەم بدەین دەفەرمێت باز لەوە دەکا کە هەر مرۆڤێک و مەلائیکەتێک کە دێتە سەر شکلی ئینسان باز لە شێوەی بەشەر دەکات. دەفەرمێت فەئەرسەلنا ئیلەیها ڕوحەنا فتمثل لها، ئەی خۆی نمایش کرد لەسەر شێوەی چ بەشەڕەن سەویە، نەیگوتیە نەیفەرمووە فتمثل لها ئینسانەن سەویە، قال فتمثل لها بەشەڕەن سەویە، واتە بەشەر بریتیە لە دیزاین و پێکاتەی خەڵقی ئینسان. ئاخۆ پێغەمبەری خۆشەویست با بزانین بۆچی وردەکاری قورئان ئەو سێ و زاراوەی لێکجیا کردوێتەوە. دووەمین جار وشەی ئادەمیزادە.
بەڕێزانم وشەی ئادەم لە زمانی عەرەبی لە وشەی گۆرجی داوە پێی دەڵێن ئەدیم الأرض، واتە ئەو تۆزە و ئەو خۆڵەی کە لەسەر زەویدا خوا ئادەمی لە دروست کردووە. پاشان کە خوا ئادەمی دروست کرد تەمەنی نزیکەی 1000 ساڵ ژیاوە، پاشان حەزرەتی ئیدریس، پاشان حەزرەتی نوح نزیکەی 950 ساڵ ژیاوە، پاشان پێغەمبەرەکانی تر وەکی هود 464 ساڵ ژیاوە، پاشان بگەڕێەوە سەر پێغەمبەری یوسف کە 110 ساڵ ژیاوە، بەڵام سوورەتی یوسف 111 ئاەتە. پێغەمبەری حەزرەتی یعقوب باوکی حەزرەتی یوسف 147 ساڵ ژیاوە، پێغەمبەر موسا 120 ساڵ ژیاوە، هاڕونی برای 120 ساڵ ژیاوە، حەزرەتی عیسا 33 ساڵ ژیاوە، حەزرەتی یەحیا 30 ساڵ ژیاوە. پێغەمبەری خۆشەویست لەگەڵ حەزرەتی ئەبوو بەکر، لەگەڵ ئیمامی عومەر، لەگەڵ ئیمامی عوسمان، ئیمامی عوسمانی لێ دەرچێت بەڵکو لەگەڵ ئیمامی عەلی هەر هەمویان 63 ساڵ ژیاون، تەنها ئیمامی عوسمان نەبێت کە 82 ساڵە تا 83 ساڵ ژیایە. ئەو هەموو تەمەنەی کە خوا لە ئادەمی بەخشیە و لە نەوەکەی ئادەمی بەخشیە لە ئادەم هەتا خاتەم کە کۆتاییەمین کەسە هەمووی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەگەر هەر منداڵێک لەدایک بێت سنەتە ئێمە گوێن لە لای ڕاستی بدەین، یاخود بانگ لە لای ڕاستی گوێچکەی ڕاستی بدرێت، و ئەگەر سنەتیشە لە گوێچکەی لای چەپی قامەت بکرێت، و نابینین کەسێک کە لەدایک دەبێت نوێژی لەسەر بکرێت. ئەوە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵکو کاتێک کە مرۆڤەکە دەمرێت بانگ نادرێت، قامەتشی لەسەر ناکرێت، بەڵام نوێژەکەی لەسەر دەکرێت. ئەوە واتای چی دەگەینێت بەلای ئێمەوە؟ بۆچی مرۆڤ کاتێک کە لەدایک دەبێت بانگ لە لای ڕاستی دەدرێت و قامەت لە گوێی چەپیدا دەکرێت، بەڵام کاتێک کە دەمرێت و وەفات دەکات تەنها نوێژی لەسەر دەکرێت؟ لەبەر ئەوەی بەڕێزانم ئێمە کاتێک کە دەچینە مزگەوت ئەو کەسەی ئەهلی نوێژ و جەماعەت بێت، ئەو کەسەی کە خێر و بەرەکەت و نوری ئیمان چوویتە دڵەوە تێدەگات کە کاتێک بانگ دەدرێت چاوەڕێ دەکات، پاشان قامەت دەکرێت، پاشان 20 چرکەی پێ ناچێت، 10 چرکەی پێ ناچێت، مامۆستای بەڕێز دەست بە نوێژەکەی دەکات و نوێژەکەدا دەبەستێت. ئاخۆ واتای ئەوەیە گشت ژیانی من و تۆ هەموو بوونەوەر مادەم ئێمە کە لەدایک دەبین بانگ دەدرێت و قامەت دەکرێت، کاتێک کە دەمرین نوێژمان لەسەر دەکرێت، کوی ئەو هاوچێشە یەکسانە، تەمەنی مرۆڤ گشت تەمەنی یەکسانە بەو هاوچێشەی کە لە نێوان ئەو بانگ و قامەتەدا دەکرێت. واتە لە نێوان بانگ و قامەت و نوێژەکەدا تەنها 10 چرکەیە. ئەگەر ئێمە 100 ساڵ لە ژیانی ژیاندا بژین، لەم ژیانی دنیادا بژین، تەمەنمان یەکسانە بەو 10 چرکەی کە لە نێوان ئەو قامەتە و ئەو بانگەدا هەیە. بۆیە لە کاتی مردن نوێژمان لەسەر دەکرێت و لە کاتی لادایک بوونیش ئەمە گوێچکەمان بانگی لێ دەدرێت و قامەتی لێ دەکرێت. وشەی ئادەم خۆشەویستان بەو ئازاراوەی کە خوا پێی بەخشیوین لە تێگەیشتنی قورئاندا هەموو علمێک سنووردارە، بەڵام ئەوەندەی ئێمەی مرۆڤ تێدەگەیشتن حەز دەکەم لە خزمەتی جەنابتان ڕۆنی کەمەوە. ئادەمیزاد ئەو کەسەیە کە خوا ڕێزی لێگرتووە، خوا ڕێزی لە مرۆڤ نەگرتووە. خۆشەویستان زۆر بە وردی بیر لەو زاراوانە بکەنەوە کە لە قورئاندا هاتووە. دەفەرمێت لە سوورەتی ئیسراء وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، نەیفەرمێ وەلەقەد کەڕەمنا الئینسان، چونکە ئەگە خۆی لە خۆیدا خوا ڕێز لە مرۆڤ بگرێت ئاەتەکانی قورئان دش بە ئاەتەکانی تر ڕادەوەستن. هەروەکو خوا لە قورئان لە باسی ئینساندا دەفەرمێت ئین الئینسان لەظەلوم کەفار، صفە مبالغەی هاوێشتە ناو مۆزوعەکە لەبەر ئەوەی مرۆڤ زۆر کوفر دەکات. لە ئاەتێکی تردا دەفەرمێت إن الإنسان لا يطغى أن رآه استغنى، أو إنسان طغيان دكات كاتك خوي دبيني ودستي دولمان دبيتو دقات بدصلات، أو إنسان لحد دبته صفليا. إن الإنسان خلق هلوعا دائم مشوشا، إذا مسه الخير منوعا وإذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعا. أو يستنكساني كان كمروفنين بلكو آدمي زاد مشوش نابن إلا المصلين الذين هم عن صلاتهم دائمون. ئەو سیفەتانە لە سیفەتی باشەکان کە خوا باسی دەکات دەیخاتە پاڵ ئادەمی زادەوە، بەڵام هەر سیفەتێک خوای گەورە کە زەمبی دەکات و بە ناشرینی باسی دەکات دەیخاتە پاڵ مرۆڤەوە، کەواتە مرۆڤ ئەو کەسەیە کە دایم زەم کراوە و دایم بە خراپە باس کراوە. بەڵام ئادەمی زاد ئەو کەسەیە کە خوا ڕێزی لێگرتووە وحملناهم في البر والبحر وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. ئەوەش چییە؟ سنة الله قد خلت من قبل ولن تجد لسنة الله تبديلا. كواتە خۆشەویستان ئەوەی لەسەر ئێمە پێویستە و ئەوەیە بزانین کە هەرچەندە مرۆڤین و هەڵە دەکەین، بەڵام با بژین بۆ ئەوەی بگەین بە ئاستی ئادەمی زاد. ئەوە ئادەمی زاد ڕێزی لێگیراوە نەک مرۆڤ، بەڵکو مرۆڤە کە بە سفڵە و بە نەزان و بە نەفام باکرایە. إن الإنسان لا يطغى، إن الإنسان لآيات سورة إسراء دەفەرمێت وكان الإنسان قتورا. قتور واتە بەخیل، ئینسانە ڕەزیلە، ئینسانە لە خێر قرچۆکی دەکا و ڕەزیلی دەکات. ئەوە خێرە بەلاشە ناچی بیکڕی، ئەوە مزگەوت دەرکەکانی دایم کراوە ناچی شەقا و بەرەو کاری خوا بایە و لە خوا نزیک بیتەوە، بەڵکو
ئەو زیانەی مەی تێدا دەکرێتەوە ئەو زیانەی فسق و فەساد و خراپەی تێدا دەکرێت بە پارە دەچی گوناه دەکڕی و دۆزەق بۆ خۆی دەکڕی بەڵام دەرگەکانی مزگەفت کراوەی و خێری تێدایە ناچی بۆ خۆی بانخێشە بۆ دینی ئیسلام بکە خۆی پێ دەوڵەمەندکە و قەبری خۆی پێ نور بکە ئەوە لە جەهالەتی ئینسانە لەبەر ئەوەی مرۆڤە ئەگەر بیزانی با کە ئادەمی زادە ئەوە هەرگیز هەڵەیەشی نەدەکرد ئەوە بە هیچ شێوەیەک ڕووی لەوە نەدەکرد کە بیتوانی با بگات بەو ئاستەی خوا پێی بفەرمێت ئەوە ئەتوی نەزانی ئەوە تۆی نەفامی ئەوە تۆی زوڵم دەکەی لە سوورەتی عەسر چی دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم والعصر كسوين بكات دخوات إن الإنسان لفي خسر نيفرمو إن الإنسان في خسر إن الإنسان لفي خسر زور بتأكيد أوي نزاندراو أوي دوراو برانبر بكات قيمتي كاد نازانت أو مروفا كوات إيمي خوشويست أدر بمانويت لقالب مروفاتي وقت أوي كخوابو داناوين درسين نقل كردا وكاندا بلكو لوي كدفرميت إن الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر أجر أوتسار شرط اللي بيتزي أو خوي لخوي دا بشويتي أوتوماتيكي دتسيوا قالبي آدمي زادوا لقالبي مروفاتي نامينيتوا كوات إيما أو سيزاراوي كباس ما كرت تصميم ديزايني خلقي مروفو خلقي آدمي زاد بيدا يتريد بشر ولبشر دابش دبيت بودو بش یان دەبیت بە ئادەمی زاد یان دەبیت بە مرۆڤ بەڵام ئێمەی نەزان و نەفام ئاخۆتاکەی لەو بیرەوەریەدا بین لەو تێفکری نەسەقەتەدا بین لەو دواکەوتویەدا بین کە ئێمە لە نێوان دوو زانستی مەزنداین ئەو زانستەی کە خوا پێش خەڵقی ئێمە باسی کردووە دەفەرمێت علەمە القورئان پاش علمی قورئان ئینجا مرۆڤ دروست کراوە دەفەرمێت خەلەق الئینسان پاشەوەی کە مرۆڤی دروست کرد دووبارە دەفەرمێت علەمەه البەیان کەواتە ئێستا ئێمە کە دەیخینین و خوێندن دەکەین بەڵکو خوا بکات لە قالبی مرۆڤایەتی دەرچین و بەرەو قالبی بوون بە ئادەمی زاد بوون بەو کەسانەی کە خوای مەزن ڕێزیان لێگرتووە بوون بەو پلە بەرزانەی کە لە ئادەمەوە هاتووە چونکە خۆشەویستان خوا لە قورئان دەفەرمێت ولقد خلقنا الإنسان من سلالة من طين کە باز لە خەڵقی مرۆڤ دەکات بەڵام باز لە ئادەم دەکات دەفەرمێت وعلم الآدم أسماء كلها دیشان پاشان دەفەرمێت ثم عرض على الملائكة کەواتە ئادەم بوو باوکە ئادەم بوو پێغەمبەری بەرز و بەڕێز بوو خوا دەفەرمێت فێری ناوی هەموو شتێکمان کرد کەواتە باوکە ئادەم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت کەسێکی زانا و عالیم بووە با ئێمەش وەک باوکە ئادەم عالیم بین و زانا بین نەک وەک ئینسان مرۆڤ و جاهیل بین نەزانین و نەفام بین بەڵکو هەوڵ دەین لە قالبی مرۆڤایەتی بەڵەو قالبی بوون بە ئادەمی زاد بچین ئینشاء الله دووبارە گەڕاینەوە خزمەتتان بۆ تەواوکردنی بەرنامەکە بەڕێزان و خۆشەویستانم ئێمەی مرۆڤ بەداخەوە بەڵکو ئادەمی زاد ئینشاء الله دەگەڕێنەوە سەر ئەو ئاستەی کە ئاەتێک هەیە لە قورئانی پیرۆزدا باز لەوە دەکات کە زۆربەمان تێڕوانینی بۆ دەکەین پرسیارێکمان لا دروست دەبێت ئەویش ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم ئاخۆ کەسەیری ئەو ئاەتە بکەین زۆر کەسێ پرسیار دەکات و دەفەرمێت بۆچی خوای گەورە لێرەدا مەدحی ئینسان دەکات یاخود مەدحی مرۆڤ دەکات ئەوەی کە لێرەدا مەقسەدمە خزمەتی جەنابتان بکەم تێڕوانینێکی ورد لەو ئاەتەدا هەیە ئەگەر بیخەینە ژێر تیلیسکۆب و مایکرۆسکۆبی قورئان کە ئەو شتە وردانەمان بەزەینتر بۆ گەورەکات یاخود بە مەزنتر نیشانمان بدات ئەویش ئەوەیە دەفەرمێت کاتێک هەر ئاەتێک لە قورئاندا بە تایبەتی ئەو ئاەتەی کە خوێنمەوە بۆ جەنابتان کە دەفەرمێت ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم ئێمە مرۆڤمان دروست کردووە بە جوانترین شێواز ئێمە لە پرسیاردا دەڵێن بۆچی لێرە مرۆڤدا بە باشە باس کراوە ئەمە وا کە تێگەیشتین وا لە وشەی مرۆڤ کە تێگەیشتین مرۆڤ ئەو کەسەیە کە هەردەم خوا بە خراپە باسی دەکات بەڵام بۆچی لەو ئاەتەدا مرۆڤ مەدح کراوە و بەبێ ئەوەی زەم بکرێت ئەوەی گرنگە ئەوەیە خۆشەویستان بیزانن بەلاغەت و ڕەوانبێژی قورئان لەسەرەوەی ڕەوانبێژیە هەر وەکو ڕەوشت و ئەخلاقی خۆشەویست لەسەرەوەی ئەخلاق بوو کە خوای گەورە دەفەرمێت وإنك لعلى خلق عظيم
مادەم پێغەمبەرەکەی لەسەرەوەی ڕەوز بەرزی بێت کەلامەکەی خۆشی لەسەرەوەی ڕەوان بێژی و بەلاغەتە وشەی ئینسان لەو ئاەتەدا لەو ئاەتە پیرۆزەدا بە واتای بەشەر دێت چۆن ئێمە وتمان هەر کاتێک گوێبیستی وشەی بەشەر دەبین دەبێت بیر لەوە بکەینەوە کە وشەی بەشەر بە واتای دیزاین و خەڵقی ئینسان دێت بەڵام سەیری ئاەتەکە دەفەرمێت ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم أي في أحسن تصميم في أحسن ديزاين واتە ئێمە مرۆڤمان دروست کردووە بە جوانترین شێواز کەواتە مادەم لەو ئاەتە پیرۆزەدا باس لە شێوازی دروستکردنی مرۆڤ دەکات ئەوە دەگەیەنێت کە وشەی ئینسان لەو ئاەتەدا بە واتای بەشەر دێت زۆر ئاەتی تر هەیە لە قورئان کە واتایەکانیان پێچەوانن یەک لەوانە وشەی ظن واتە گومان ئەگەر سیر بدەین هەر گومانێک کە لە قورئاندا باس کراوە ئەگەر لەبارەی بیرروڕاوە بوت لەبارەی عەقیدەوە بوو ئەو گومانە بە واتای یەقین دێت نمونەش لە ڕۆژی قیامەت خوا دەفەرمێت باز لەو کەسانە دەکات کە کتابەکانیان بە دەستە ڕاست و بە دەستە چەپەوە وەردەگرن چی دەفەرمێت ئینی ظەنەنت ئەنی ملاق حیسابیە ئەگەر ئێمە لێکدانەوەی بۆ بکەین دەبێ بڵێن من گومانم کرد کە ئەم ڕۆژێک دێت من محاسبەی تێدا دەکرێم و لە ڕۆژی قیامەتدا پرسیینەوەم لێ دەکرێت بەڵام ئەگەر ڕاستی ئاەتەکە لە تەفسیر بخوێنینەوە لێرە وشەی ظن یاخود گومان بە ماتای علم و یەقین دێت واتە ئینی علمت علما یەقینا ئەنی سەئولاقی حیسابیە لە ئاەتێکی تردا وشەی کەلا لە زمانی عەرەبیدا وشەی کەلا سێ واتای هەیە واتایەکیان بە مانای نەعەم دێت واتە کەلا یعنی نەخێر کەچی بە معنای بەڵێ دێت عەکسی 180 پلە پێچەوانەی ڕەوانبێژیە کە ئەو ڕەوانبێژی ئێمە دەخینین وەک ئەو ئاەتێک کە دەفەرمێت كلا والقمر واتا نعم والقمر لا آياتك تردا دفرميت كلا إن الإنسان ليطغى واتا نعم أي حقا ما واتا يدوى من شيء كلا واتا حقا ديت كذا فرميت حقا إن الإنسان ليطغى كلا يلابو حقا لزيداني واتا كلا ناغورت وواتا سيمي خوشي بواتا ينخير ديت كواتا سيوسي زارو شيء كلا لقرآن دا هاتوا لسورة بقرة هتاكو سورة مريم هيتو شيء كلا نهاتوا لسورة مريم هتات زعما كسي جزء أخيرا باس سيوسي زار لقرآن بيروز دا شيء كلا دوباره بوتوا أولي لنا مقصدي خوش ويسمان بو باب زانين بوتي خواي قورا باز لخلق إنسان دكا ومدحي دكا لو آيات دا خوش ويستانو آسي زانم جسم إنسانو لا شيء مروف بآخر تكنولوجيا كخوا خلقي كردوا بو مروف دروس كلاوا يكمن شل لوشتانا اگر منتي پێ بکەین و مدح و سەدای خوای گەورە پێ بکەین شکری لەسەر بکەین ئەویش چاوەکانە دەفەرمیت ئەلم نەجعل له عینین پاشان دەفەرمێت وەلیسانا وشەفتەین لۆچی یاخود بۆچی بە چاوەکانەوە دەست پێ دەکات ئەو نیعمەتەی کە ئینسان دەتوانێت گشت بوونە وەرپێ ببینێت بریتێ لە چاوەکانی خۆشەویستان جارێکیان لە ئیمامی عەلییان پرسی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت گوتیان تۆ لە ژیانتدا خوات بینیوە ئەویش فەرمووی بۆ هیچ کاتێک هەبووە من خوا نەبینم گوتیان بە چ شێوازێک خوات دیوە کوتانیتت خوا ببینی فەرمووی سەیری هەر شتێک دەکەم لە بوونەوەردا جوانی و حکمت و گەورەی خوای تێدا دەبینم سەیری گولێک دەکەم کە دنکەک بێ لەنا ئەو خاکەدا ڕواوە و دەرهاتوە پاشان ڕەنگێک بە سروش دەبەخشێ و جوانیەک دەدات بە چاوەکانی مرۆڤ جوانی خوای گەورە لە جوانی سروشتەکانی دا دەبینم کاتێک کە سەیری ئاسمان دەکەم چەندە بەرز و فراوانە گەورەی خوا تێدا دەبینم کاتێک کە خەڵقی خۆم سەیر دەکەم لە ناخەوە وفي أنفسكم أفلا تبصرون گەورەی خوا دەبینم بەڵێ چاوەکانی ئینسان هەموو لاشەی ئینسان ئەگەر زستان دابێت و سەرما دابێت ئێمەی مرۆڤ دەستەوانە لە دەست دەکەین و گۆرەوی لە لاق کوپەیەکانمان دەکەین پاشان پێڵاوی ئەستور لەبەر دەکەین قەمسەڵە لەبەر دەکەین پاشان ئەو شتانەی کە دەمانەوێت بەڵکو گەرماتی خۆمان پێدابین بکەین تاکە ئەندام لە جسمی ئینسان کە ناتوانرێ دایپۆشی ئەویش چاوەکانە لەبەر ئەوەی خوای گەورە ئەو چاوەی کە دروست کردووە سێ عەدەسەی لە ناو داناوە عەدەسەی یەکەم مرۆڤ بەڕاستی خۆیدا دەبینێت عەدەسەی دووەم مرۆڤ پێچاوانە دەکات عەدەسەی سێیەم دووبارە مرۆڤەکە ڕاست دەکاتەوە و ئەو جسمە ئەو خوایە کە ئەو نیعمەتەی داتە چاوی ئینسان والله أعلم لە زۆر بوارە زانستەکان و توێژینەوەکانم خوێندرێتەوە کە مرۆڤ و
نوعێک لە مەیمون کە پێی دەوترێت شەمپازیە کە ئەویش 46 کڕۆمۆسۆمی هەیە یاخود 48 کڕۆمۆسۆمە لە 46 کڕۆمۆسۆمی جسمی ئینسان نزیکە تەنها ئەو دوو جۆرە بوونەوەرە ئەو دوو جۆرە دروستکراوە لە ژیان شتەکانی دەوروبەرمان بە ملەوەنی دەبینین بە ڕەنگا و ڕەنگی بەڵکو هەموو دروستکراوەکانی خوای گەورە هیچ کەسێک وەکی ئینسان و مرۆڤ ناتوانێت ڕاستی ڕەنگەکان وەک خۆی ببینێت ئەوەش بۆ نیعمەتی ئەو دوو چاوە دەگەڕێتەوە هەر ئینسانێک و هەر مرۆڤێک کە خوا ئەو نیعمەتانەی پێبەخشیوە لەو دەستەی کە ئێمە شت پێ دروست دەکەین و شت پێ بنیاد دەنین لەو عەقڵەی کە ژین و ڕۆژگار پێ دەگۆڕین لەو چاوەی کە تێفکرین و ئەو دووریەی کە پێ دەبینین کە خوای گەورە بەمەی بەخشیە لۆ نمونە کە من وەک مرۆڤێک لەسەر ئەرز داوەستاوم ئەگەر بە هەموو یاسایەکی فیزیایی بیکەینەوە هیچ مرۆڤێک ناتوانی بەو ئەندازەی کە خوا بۆ پێی داناوە نزیکەی 30 سانتیمەترە بەو لاشەیەش کە درێژی بۆ داناوە نزیکەی 160 هەتا 190 سانتیمەترە ناتوانێت بوەستێت بەڵکو زۆر کەس دەبینی لە یاریە جیمناستیکەکاندا لاقێکی بڵند دەکا و دەستەکانی بڵند دەکا و چەند ڕۆڵەیەک دەکات بەبێ ئەوەی تێک بکەوێت لەبەرەوەی خوا دوو جۆرە شلەی لە ناو جێسکەکانی مرۆڤ داناوە ئەم دوو جۆرە شلەیە تەوازنی جسمی ئینسان ڕادەگرێت واتە هاوسەنگی لەشی مرۆڤ کە دەتوانێت بە شێوەیەکی زۆر دروست بڕوات ئەوەش بۆەوە دەگەڕێتەوە کە خوا ئەو دوو نیعمەتەی لە لاشەی ئێمە داناوە بە قووەترین کامێرا لە دنیا کە ئێستا دروست دەکرێت وەک قەمەرسناعی 90,000 مێگاپیکسڵە ئەو ئایفۆنەی کە زۆربەی خەڵک لە دەستیتی و ئەو گەلەکسی و مۆبایلانەی کە بەکاری دێنین تەنها کامێرەکەی 8 مێگاپیکسڵە بەڵکو ئەو سروشتە بە جوانیشدا تەسویر دەکات و وێنە دەگرێت بەڵام خۆشەویستان خوای گەورە کە چاوی ئینسانی دروست کردووە 135 مێگاپیکسڵە دقەی چاوی ئینسان وەکو هیچ کامێرەیەک نییە لەسەر گۆی زەوی بە دوورترین خاڵ لەو نزیکترین خاڵ دەتوانی هەموو شتێک بەڕوونی ببینین ئەوە هەمووی لەژێر سایە ئەو دوو چاوەی کە خوا بە مرۆڤی بەخشیوە ئەگەر وڵاتەکانی پێشکەوتوی وەک ئەمریکا و ژاپۆن و وڵاتەکانی تری وەک ئەڵمانیا هەرچەندە بتوانن پێشکەون هەر جیازێک و هەر کامێرایەک دروستکەن شتێکی باشە شتێکی حەسەنە بەڵام ئەوەی خوای گەورە بۆ مرۆڤی داناوە شتێکی باشترە بەڵکو ئەحسەنە لۆیە هەندێک دەفەرمێت وەلەقەد خەلەقنا الئینسان نەیفەرمە فی حوسنی تەقویم باشمان دروست کردیا فەرموویتی فی ئەحسەنی تەقویم کەواتە ئەوەی مرۆڤ دروست دەکات هەرچەندە باش بێت دروستکراوەکانی خوا لەو باشترە کامێراکانی مرۆڤ هەرچەندە پێشکەوتوتر بێت چاوەکەی خوای گەورە کە بۆ مرۆڤی داناوە پێشکەوتوترە ئەو عەقڵەی کە هەتاکو ئێستا مرۆڤایەتی نەیتوانیوە لە هیچ جیازێک و کۆمپیوتەرێک و دنیایەک لە بواری ئەلکترۆنیات بۆی دابین بکات بەڵکو خوای گەورە عەقڵێکی بە مرۆڤ بەخشیوە تاکو بتوانێت شتی باش و شتی خراپ لێک بکاتەوە ئینا هەدەیناه السەبیل ئیما شاکرا وئیما کەفورا هەموو ئاەتەکانی قورئان خۆشەویستان بۆ ئەوە دەگەڕێتەوە هەر مرۆڤێک شکری خوای گەورە نەکات واتای وا دەگەێنێت کە کوفری کردووە یعنی شکر مقابلی کوفر خوا باسی دەکات ئیما شاکرا وئیما کەفورا واتە پێویستە لەسەرمان چۆن دەرەجەی کوفر ئەوەندە نەفامی و نەزانینە دەرەجەی شکر ئەوەندە گەورە و پلەبەرزیە کە مرۆڤ مادام گەیشتە ئاستێک خوا دوو چاوی پێبەخشیە نعمەتەکانی خوای گەورە لەسەر مرۆڤ زۆرن بەڵام ئەوەی کە ئەمن مەبەستم و بۆ خۆشەویستان ڕوونکەمەوە لە چەند خاڵێکی بچووکدا کە ئاخۆ بوو خوا دوو چاوی بە مرۆڤ بەخشیوە و چاوێکی پێ نەبەخشیوە خۆشەویستان بوونی دوو چاو لەناو ئەو سەرکەی کە خوا بۆ ئینسانی داناوە لەناو ئەو هەیکەلەی کە خوا بۆ ئینسانی دابین کردووە بۆچی دوو چاوی داناوە گەورەترین تەکنۆلۆژیا ئەمڕۆ ئەو تەلەڤیزیۆنەی کە جەنابتان لە ماڵەکەتان هەتانە و لە بوارەکانی تەکنۆلۆژیا ئایتیدا دەیبینین یەک لە مواسەفاتەکان و خەسڵەتەکانی نووسرایە 3D ئێمە هەموو باز لەوە دەکەین ئەو تەلەڤیزیۆنە 3Dە تەکنۆلۆژیایەکی پێشکەوتووە بەڵام ئەگەر سەیرێک لە چاوەکانی خۆت بکەیت لە نیعمەتەکانی خوای گەورە بکەیت کە ئەحسەنە تەلەڤیزیۆنەکەی ماڵەوەشتان کە حەسەنە نیعمەتی خوای گەورەت بۆ بەدەر دەکەوێت ئەو قەڵەمەی کە من ئەوها ڕای دەگرم بە شێوازێکی ستونی بۆم هەیە کە بە چاوێک سەیری بکەم قەڵەمەکە لە شوێن خۆی وەستاوە بەڵام چاوەکەی ترم بگرم و سەیری قەڵەمەکە بکەم دەبین و شوێن جێگۆرچێ دەکات کەچی قەڵەمەکە لە هەمان کاتدا وەستاوە ئاخۆلۆ لە بەرچاوی مرۆڤ لە دوو خاڵی جیاوازدا دەبیندرێت خۆشەویستان تەکنۆلۆژیای خوای گەورە سنووری نییە بەڵکو تەکنۆلۆژیای مرۆڤ سنووری هەیە ئەوەی ئێمە مەقسەدمانە لێ باسی ئەو ئاەتە گەورە و مەزنەمان کرد کە لە قورئانی مەزندا هاتووە ئەوە بۆ ئەوە تێبگەینین کە چاوەکانی مرۆڤ لەو ڕۆژەی خوا ئادەمی خەڵق کردووە کە بۆ نزیکەی 40,000 ساڵ دەگەڕێتەوە هەروەکو دکتۆر زەغڵ نەجار باز لە تەمەنی ئادەم دەکات دەفەرمێت
نزیکەی 40,000 ساڵە هەتاکو ئەمڕۆ هەتاکو ڕۆژی قیامەتش کە مرۆڤایەتی بەردەوام دەبێت خوا دوو چاوی بە مرۆڤ بەخشیوە بۆ ئەوەی ئێمە لە کۆنەوە هەتاکو ئەمڕۆ بە نیزامی سێدووری بە نیزامی 3 دایمێنشن بە ثلاثیەت الئەبعاد بتوانین وێنەکان ببینین بە جوانترین شێواز بە شێوەیەکی مجەسەم هەتاکو چێژ لە تامەکانی ژیان وەربگرین چێژ لەو بوونەوەرە وەربگرین کە خوا بۆ ئێمەی دابین کردووە چێژ لەو نیعمەتانە وەرگرین و شکری خوای لەسەر بکەین و لە هەمان کادا وەک فەرمووی ئەگەر شکر نەکەن ئەوە لە شێوەیەکی خودی خۆیدا ئینسان کوفری کردووە. لۆیە لە خوای گەورە داواکارم بتوانین ئەوەی کە باسمان کردو بۆ ئێوەی دیدی خۆشەویستانم کردە خست پێتانم فەرموو کە ئەوەی لەژێر ڕۆشنایی قورئاندا باس کراوە ئەوەیە کە وشەی ئادەمیزاد وەک شوێن خۆی بەکاربێنین و وشەی مرۆڤیش وەک شوێن خۆی بەکاربێنین و وشەی بەشەڕیش لە شوێن خۆیدا بەکاربێنین چونکە ئێمە مرۆڤین لەبەر ئەوەی هەڵە دەکەین بەڵام مرۆڤەکان زۆر نەفام و نەزانن بەرامبەر خوای گەورە و لە ئادەمیزادیشدا هەیە هەروەکو خۆشەویست دەفەرمێ كل بني آدم خطاء نەیفەرموو مخطئ خاطئ لەگەر مخطئ جیاوازی چێ لە زمانی عەرەبی خاطئ ئەو کەسەی هەڵە دەکات بەڵام بە هیچ مەبەستێک هەڵە ناکات بەڵام مخطئ ئەو کەسەیە کە هەڵە دەکات و بە مەبەستەوە هەڵەکە ئەنجام دەدات لێ وخير الخطائين التوابون پێغەمبەری خۆشەویست دەفەرمێت هەموو ئادەمی زادێکیش هەڵە دەکات بەڵام باشترینیان ئەوەیە کە بتوانێت تۆبە و ئیستیغفار بکات بەڵکو لە قالبی ئەوە دەرچێت کە مرۆڤە و لە مرۆڤایەتی بوونی دەرچێت بگەڕێتەوە بۆ ئەسڵەکەی خۆی کە نەوەی ئادەمی زادە و نەوەی زانایە ئینشاء الله و ئەوەی دامان نەبوو جەنابتان بیخەمەڕ و لە ڤیدیۆیەکی کورتا پێکەوە سەیری خەڵقی ئینسان دەکەین کە خوای گەورە نسبەتی داناوە ئەویش دەفەرمێت 1.618 کە پێی دەوترێت ڕێژەی زێڕین کە لە حەڵقەیەکی تایبەتدا لە خزمەتی جەنابتان ڕوون دەکەمەوە بەڵام کۆتایی ئەڵقەکەم بەوە دێنم بە سەیرکردنی ئەو ڤیدیۆیە کە باس لەبوون و خەڵقی ئەحسەنی تەقویم دەکات لە جسمی ئینسان بزانین ئەو ڕێژەی کە کەون و کائینات و بوونەوەر و پەنجەکان و ددانەکان و چاوەکان و هەموو بوونەوەرێک لە دار و لە درەخت و لە بەفرەکان تێیدا لەو ڕێژەدا بەشدارن جوانی خۆمان لەوەدا دەبینین پێکەوە سەیری ئەو ڤیدیۆ دەکەین ئینشاء الله تا چێژ لەو بابەتە وەربگرین جیاوازیش لەنێوان ئەو زاراوانە بکەین. الأسرار المقدسة في دور السينما في أيلول سبتمبر 2009. مكة هي المركز المقدس للإسلام. ستشهدون بعد قليل الكشف العلمي وبالدلائل عن الأسرار العجيبة المخفية منذ آلاف الأعوام في المدينة المقدسة مكة المكرمة. الثابت FI 1.618 الرقم المثالي للتفوق التصميمي في الرياضيات. لقد استعمل الخالق نفس الرقم العظيم في الكثير من الأماكن في دقات قلوبنا وفي نسبة العرض والطول لحلزونات جزيئات DNA وفي التصميم الخاص للكون وفي قواعد ترصف الأوراق وفي كريستال الجليد وفي البنية الحلزونية للكثير من المجرات وفي الكثير من الأماكن. النسبة الذهبية أي 1.618. ويلاحظ أن هذه النسبة استعملت حتى في تصميم الأهرامات في مصر. ووصف العالم الفلكي الشهير كيبلر هذا الرقم بأنه كنز. أثبت إخصاء التجميل الدكتور ستيفن ماركوت في الدراسة والاختبار الكبير الذي أجراه على مدى 25 عاما أنه حسب هذه النسبة المدونة حتى على الحمض النووي فإن وجه وجسم الإنسان خلق بأجمل شكل.
النسبة بين المقاسات الأساسية التي تعرف شكلا ما لبعضها البعض هي رقم 1.618، وهذا يدل على ملائمتها مع التصميم المثالي أي النسبة الذهبية. إذن أين نقطة النسبة الذهبية لكرتنا الأرضية؟ أين نسبة بعد مدينة مكة المكرمة عن نقطة القطب الشمالي وعن نقطة القطب الجنوبي؟ هي 1.618 تماما، أي النسبة الذهبية. أما نسبة بعد مدينة مكة المكرمة عن نقطة القطب الجنوبي فهي نفس نسبة البعد بين القطبين. لا تنتهي المعجزات بذلك، لأنه حسب خارطة الطول والعرض التي يحدد البشر من خلالها الأماكن، فإن نقطة النسبة الذهبية تتواجد في مدينة مكة. أيضا فإن نسبة البعد من مكة المكرمة نحو البعد الشرقي والبعد الغربي لحدود خط التحول اليومي هي 1.618. وبشكل يبعث على الاندهاش نرى أن الرقم 1.618 أي النسبة الذهبية هي نفس بعد مكة من الجهة الغربية لخط التحول اليومي مع البعد المحيطي لخط عرض الكرة الأرضية. ورغم الانحرافات الصغيرة بعدة كيلومترات في كل أنظمة الخرائط، لا تخرج نقطة النسبة الذهبية خارج مدينة مكة إطلاقا، وتظل داخل المنطقة المقدسة التي تضم الكعبة المشرفة. أما برنامج PHI ماتريكس فهو برنامج أمريكي يفيد لإظهار نقطة النسبة الذهبية للوحات والرسوم. ولو فكرنا بخارطة العرض والطول للكرة الأرضية مثل اللوحة الحية لا ينتهي فيها التعمق، وفتحنا هذا البرنامج سنرى إنه يتم تحديد مكة المكرمة كنقطة النسبة الذهبية للعالم. تستمر المعجزات. هناك آية قرآنية واحدة فقط فيها كلمة مكة، وتتحدث عن تواجد الدلائل الصريحة التي تمنح الإيمان للإنسانية جمعاء. نقش الخالق العظيم في سورة آل عمران الآية 96 وبكل وضوح الصلة بين مكة المكرمة والنسبة الذهبية. عدد كل الحروف لهذه الآية هو 47، وعندما نأخذ النسبة الذهبية لعدد الأحرف نرى أنها تشير إلى كلمة مكة. 47 تقسيم 1.618 يساوي
29. هناك 29 حرفا من بداية الآية حتى إلى كلمة مكة، مثلما هو الحال في خارطة العالم. ولو كان هناك نقص أو زيادة حرف واحد فقط لما كانت تتألف هذه النسبة، وبكل سهولة أنجزنا نفس العملية التي قمنا بها حول العالم، وشاهدنا الانسجام العظيم لعدد الحروف الذي يشير إلى مكة المكرمة والنسبة الذهبية. وكل هذه الإشارات تظهر أن الله تعالى، أي القوة العظيمة التي لا يمكن تصورها، خالق العالم والرياضيات، هو الخالق الوحيد للقرآن الكريم ومحدد مكان الكعبة والمنطقة المقدسة. إنه يذكر الإنسانية جمعاء بهذه المعجزات، وأنه يعلم المستقبل ولغة الإنسان المشتركة، ومنح لهم الإشارات من خلال ذلك. وتلاحظون في الشكل القياسات التي جرت بفرجال النسبة الذهبية المعروفة بفرجال ليوناردو في المنطقة الذهبية بشبه الجزيرة العربية بمدينة مكة المكرمة، ووقوع الكعبة في منطقة النسبة الذهب لمدينة مكة. وحسب بيانات الاحتمال من المستحيل أن يصبح كل ذلك مجرد صدفة. سننقل أخبار المعجزة في الكتب المقدسة ونقطة النسبة الذهبية للكرة الأرضية والأسرار الكبيرة بحق النبي عيسى عليه السلام والرسول الأعظم محمد صلى الله عليه وسلم. لحين أشهر الصيف لعام 2009 مع أدلتها العلمية. إذن فحاولوا البقاء في الحياة للاستمتاع بهذه الحقائق. خۆشەویستان و بەڕێزانم، ئێستاش لە خزمەتی جەنابتان ئەوەی کە باسمان کرد بەشێک بوو لە علمی قورئان یاخود زانستی قورئان، چونکە بەرنامەکەمان بریتێ لە مرۆڤ لە نێوان دوو زانستدا، ئەویش زانستی قورئان و زانستی بەیان، یاخود ئەو زانستەی کە خوا بە شێوەیەکی تیۆری لە قورئانی پیرۆزی داناوە و ئەوەی بە شێوەیەکی پراکتیکی مرۆڤ پێشکەشی مرۆڤەکانی تری دەکات. ئێستاش دەچینە لای خزمەت جەنابتان بەوەی کە کۆپلەیەک لە ڤیدیۆیەک پێشکەش بکەین لەسەر ئەوەی کە بزانین لەو ئەلفەی کە خوا دایناوە لە وشەی ئەحسەنی تەقویم لە ژیانی مرۆڤدا چۆن سوودی لێ دەبینین و مانای ڕاستەقینەی خۆی لە ناو ئاەتەکانی قورئانی پیرۆزدا چۆن بەدەردەکەوێت. ئەو ڤیدیۆیە کە دەیبینن یەکەمین شت لەو ڕێژەی کە باسم کرد 1.618 کە ئێستاش عەرزی جەنابتان دەکەین، ئەو ڕێژەی کە خوا گشت بوونەوەر و گشت مرۆڤایەتی و گشت گیان لەبەرێک و هەرچی ئێوە دەیبینن لە جوانی سروشدا لەسەر ئەو ڕێژە نەگۆڕەدا دروست کراوە. نمونەش لێدانی دڵی ئینسان، یاخود ئەو جسمەی کە لە ناو جەستە و لاشەی مرۆڤدا کۆبۆتەوە لە دڵەوە ڕادەست پێکە، یاخود حەلەزۆنی DNA درێژی و پانی هەمووی لەو ڕێژەی پێک دێت، یاخود ئەو گردونەی کە خوا دایناوە، ئەو جیایی کە لە ئەرزدا دەڕوێت، ئەو کریستاڵەی کە لە ئاسمانەوەدا دەبەزێت، هەموو ئەو شتانەی کە دەیبینن لە گەلەکسی و مەجەڕاتەکان لە هەموو شێوازەکانی لە قوتر و دایگۆناڵی بابەتەکانی زانستی هەمووی لە ڕێژەیەک خوا دروستی کردووە کە ئەویش 1.618. لێرەشدا دەتوانین ببینین حتا هەڕەمەکانی قەدیم لەسەر تەسمیم و دیزاینی 1.618 خوا دروستی کردووە، وای کردووە مهندیسەکانیش بەو شێوازە سەرکەوتوو بن. ئەمەش زانا کیپلەرە کە مەشهورترین زانای فەلەکناسیە، وا لە جسمی ئینسان دەکات و باز لەو ڕێژەیە دەکات کە ئەمە ڕێژەی زێڕینە. ئێستاش تەمەشایەکی وردی لاشەی مرۆڤ دەکەین، ئاخۆ کە دەفەرمێت وەلەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم، با بزانین ئەحسەنی تەقویم لە لاشەی مرۆڤدا چییە. ئەوەی کە دەیبینن توێژینەوەیەکی زانستی دکتۆر ستیڤن کۆفیە، یاخود دکتۆرێکی تەجمیل بوو کە بۆ ماوەی 25 ساڵان دیڕاسەتی کردە و گەیشتە ئەو قەنەعەتە کە گشتی جسمی ئینسان لە هەموو بەشێوە لەو کۆدەی کە خوا دایناوە ئەویش ڕێژەی 1.618 خوا پێشکەشی بە جوانی مرۆڤ کردووە. سیرکەن خۆشەویستان، لە ناوەندی جسمی ئینسان لە ناوچی هەتا بنی پێی درێژی چەندە، لەگەر ناوچی تاکو سەری درێژی دابەشی پانی جسمی ئینسان بکە 1.618 دەردێت. هەموو بەشەکانی تکە. بۆ نمونە لە چاوەکان دەگرین، لە لووت، لە دەم، لە دمو چاو، ئەوەندەی کە باسی کردیا درێژیەکەی دابەشی پانیەکەی دەکەین ڕێژەی 1.618مان
لۆ دەردەکەوێت هەتا درێژی دوموچاو دابش پانی دوموچاو دەکەین یاخود ئەو درێژەی کە دانرایە دابش پانی بکەین 1.618 دەردێت ئەمەیە ڕێژە ومانە ڕاستەقینەی ئەحسەنی تەقویم سەیرکەم بە خۆتان هەتا لە ژێر لوت ئەوەدەی بەشەکانی قۆڵ و دەست پەنجەکانی مرۆڤ هەمووی حتا بەشی یەکەم بەشی دووەم بەشی سێەم درێژەکە دابش کورتەکە دەکەین ڕێژەی زێڕینمان بۆ بەدەردەکەوێت ئەمە واتایەکی گشتی ڕاستەقینەی مانای ئەحسەنی تەقویمە بەڵام ئەگەر زەینێک بدەین دەبینین ئەو ڕێژەیە لە چەندین بابەتی ترخوا لە قورئانی پیرۆز لە گەردون و لە دروستبوونی هەموو شتەکان کە دانراوە تێیدا دەبینین کە مانای ئەحسەن لە مرۆڤایەتیمان زانی لە خەڵقی جسمی ئینسان و دیزایندا ئێستاش دەتوانین ببینین لە چەند شتێکی تردا وەک زانیاری بۆ جەنابتان بیخەمە ڕوو کە the golden ratio point یاخود النقطة النسبة الذهبية في العالم واتە ڕێژەی زێڕین لە بوونەوەر و جیهاندا ئەو خاڵی کە دەیبینین لێرە درەوشاوەیە ئەوە بریتە لە کەعبەی پیرۆز ئەو کەعبەیە کە خوا دایناوە ئەگەر تەمەشایەکی بکەین ناوەندی وشکاتیە لە جیهان بتوانین پەیوانەیەک بپێوین لە کەعبەوە تاکو سەرەوەی جەمسەری گۆی زەوی دەبینین 7631 کیلۆمەترە و لە کەعبەی پیرۆزەوە تاکو خوارەوەی گۆی زەوی 12338 کیلۆمەترە ئەگەر بێت و لەو خاڵی کە دەستمان پێکردە کەعبەی پیرۆزە بۆ سەرەوە و لەو خوارەوە ڕێژەی خوارەوە کە 12000 دابەشی 7000 سەرەوە بکەین دەبینین بزەبت 1.618مان لۆ بەدەر دەکەوێت کە ئەو ڕێژەیەش ڕێژەی زێڕینە واتایەکی نزیک کراوەیە لە مانای ئەحسەنی تەقویم جا بۆ بوونەوەر بێ بۆ لاشەی ئینسان بێ بۆ جەستەی مرۆڤایەتی و هەموو ئەو گوڵانی کە دەبینی لە سروشدا جوانی خۆیە بریتە لە پێکاتەی ئەو کۆدە و ئەو ڕێژەیە سەیرکەم خۆشەویستان ئێستا نمونەکی بچووک دێنینەوە لەسەر ئەو ماپ و خەریتەی کە لە جیهانی ئەمڕۆدا دەیبینین سەیرێکی ورد دەخەینە سەر ئەو خەریتەیە یاخود بزانین واتای ڕێژەی زێڕینە ئەو خەریتەیەدا لە چۆن دەبینرێت لە هەمان کاتدا کەعبەی پیرۆز دەکەوێتە سەر ئەو خاڵە کە مەکەیە دووبارە ڕێژەی ئەو لایە وەردەگرین بۆ ئەو سەری جیهان و لە خاڵی کەعبەوە بۆ ئەو سەری جیهان دەبینین خاڵی ئەی دابشت خاڵی بی بکەین یاخود درێژی دەستە چەپ داخود درێژی دەستە ڕاست بکەین 1.618مان بەدەست دەکەوێت و لە هەمان کاتدا ئەگەر دایگۆناڵ و قوتری وەرگرینی گۆی زەوی لە هەمان کاتدا هەمان ڕێژەمان بەدەست دەکەوێت ئەوەش نمونەچکەیە کە لەسەر درێژی و پاری هێڵەکانی گۆی زەوی دەتوانین زیاتر ڕوونتر ببینین و بە بەرنامەی گۆگل ئێرتیش دەتوانن خۆتان توێژینەوەیەک بکەن لەسەر ئەو بابەتە زۆر بەڕۆنی بۆتان بەدەر دەکەوێت ئللا مەگەر چەند مەترێک یاخود چەند سانتیمەترێک بەو ڕێژەیە کە دقیق نییە لادانەکی گچکەی تێدا بێت ئەگەر نا ئەو ڕێژەیەش لەسەر زەویدا دەکەوێتە سەر کەعبەی پیرۆز و لە جسمی ئینسانیشدا لە هەموو لاشەکانی کە دینیمان و کە ئاشنایی بووین دەبینین لەو ڕێژەیە خوای گەورە دایناوە بۆ ئینسان دروستی کردووە ئێستا دەتوانین ئەم نمونەیە لە هەمان کاتدا لە چەند ڕێژەیەکی شتەکی تردا یاخود لە بوونەوەری تردا یاخود لەوانەیە کە دانرایە ببینین ئەمە بەرنامەی ماتریکسە کە بەرنمەیەکی زۆر بەناوبانگە لە بواری ئەوانەی کە نەخشە سازی و دیزاین و تەسمیم دەکەن ئیشی ئەو بەرنمەیە ڕێژەی زێڕین بۆ دەدۆزێتەوە هەر کاتێک ڕسمێکی پێدەدەیت ئەوە ڕسمی گۆی زەویان داناوە یەکە و سەر ڕێژەی زێڕین لەسەر کەعبەی پیرۆز نیشان دەدات کە ئەویش 1.618 ئەمە مانای ڕاستەقینەی ئەحسەنی تەقویمە بەڵام دەتوانین لە چەند شتێکی تریشدا دیسان ئاشنای ئەو کۆ دەبین کە خوای گەورە بۆ ڕوونکردنەوەی شتەکانی تر دایناوە ئاشنای بە مرۆڤایەتی کردووە سوودی لێ ببینین سیرکەن ئەوەی کە دەیبینن مەکەیە یاخود لە چەند علاماتێک و نیشانەیەک و ئیعجازدا لە قورئانیش کە دەتوانین ئاشنای ئەو کۆ دەبین تاکە سوورەت لە قورئان هات بێت باز لە وشەی بەکە بکات آلی عمرانە سوورەتی آلی عمرانە ئەویش ئاەتی 96 سوورەتی آلی عمران ئێستا ئاەتەکە دەخینە بەردی دیزەنابتان ئاخۆ بزانین چۆن دەتوانین ڕێژەی زێڕین هاوسەنجی قورئان کە علمی قورئانە لەگەڵ ئەوەی پیشان و ئاشنای دیزەنابتانم کرد کە علمی بەیانە یەک دەگرینەوە لە یەک خاڵ ئەویش ئەحسەنی تەقویمە کە ڕێژەی زێڕینە 1.618 سیرکەن خۆشەویستان لەو سوورەتەدا ئەگەر ئەو ئاەتەی کە وشەی بەکەی تێدایە کە وشەی مەکەی تێدایە ئەوە بەکە بزەبت لە ئەوەلی هەتا ئاخیری پیتەکانی 47 پیتە 47 دابەشی ڕێژەی زێڕین دەکەن کە 1.618 دەبینین یەکسان دەبیت بە 29 29 پیت ڕێک دەکەوتە سەر وشەی بەکە لە قورئان کەواتە هەم لە قورئانی پیرۆزدا هەم لەسەر گۆگل ئێردا هەم لەسەر ژینی ئەو ڕۆماندا هەم لە ڕۆژگار و دروستبوون و دیزاینی خەڵقی ئینسان
هەمووی بۆ یەک خاڵ دەگەڕێتەوە کە گەورەی خوای گەورەی تێدا بەدەر دەکەوێت ئەویش ئەو ڕێژە زێڕینەیە کە ئینسانی پێ ئاشنا بووە و لە چەند شتێکی تر دریجدا کە لە هەندەسەدا بەکاردێت و ئەو کەسانەی کە لە بواری جیۆلۆجیا ئیش دەکەن لە بواری هەزازی ئەرزی ئیش دەکەن دەتوانن بە دڵنیاییەوە بزانن جوانترین شێواز حتا ئەو ئەیفۆڕەی جەنابتان کە بەکاری دەین و تایپی پێ دەکەن لە کۆمپیوتەرتان سەحبی پێ دەکەن پانی ئەیفۆڕەکە ئەگەر یەک بیت درێژی ئەیفۆڕەکە 1.6 واتە دەتوانین ببینین لەو ئەیفۆڕەی کە لە بندەستماندایە کتابی پێ ئیساق دەکرێت لە هەموو شتەدا دەتوانین ئاشنای ڕێژەی زێرین بین کە 1.6 ئەمە جوانترین شتە کە خوا بە ئینسانی فەرموو بیت ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم كوات أو باسمان كرت بليتيبو لماتاي ألفك لقرآني بيروز دا كلا أون دي باس كراوش أوش فرزالي ليوناردوي بيدوتريت كفرزالي چي زور مشهورة لتاريخي هندسة دا لتاريخي اندازة دا بو فرزالش دتوانين رجي زيرين رجل سرمكي بيروز دا ببينينوا خۆشەویستان بابەتەکە زۆر فراوانە و زۆر گەورەیە بەڵام ئەوەی ئاشنای زەنابتانمان کرد واتایەکی بچووک بوو لە خاڵێکی سەرپیتێکی قورئانی پیرۆزدا کە ئاخۆ ڕاتای ڕاستەقینەی ئەوە چییە کە مرۆڤ بکەوتە نێوان دوو زانستدا لە کۆپلەی یەکەم و ئەوەلی بەرنامەکەی زیاتر باسیمان کرد لەوەی کە واتای ڕاستەقینەی مرۆڤ لە علمی قورئاندا چییە و ئەوەی عەرزی زەنابتانیشمان کرد بەشێکی بچووک بوو لە تەسمیم و دیزاینی خەڵقی ئینسان کە لە ماتای ڕاستەقینەی ئەو کەلیمە تێبگەین کە بۆ ئاخۆ بخوا دەفەرمێت ئەحسەنی تەقویم چونکە وشەی مرۆڤ وشەی ئینسان لەو ئاەتەدا بە واتای بەشەر دێت کە ئەمەش ڕاگەیاندنێک بوو دەتوانین ببینین لە چەند بابەتێکی تریشدا ئینشاءالله عەرزی زەنابتان دەکەین بەوەی کە بزانین واتای ڕاستەقینەی مرۆڤایەتی دوورە لە واتای ڕاستەقینەی بوون بە ئادەمیزاد ئینشاءالله هەوڵ دەدەین کە کۆتایی قسەکانمان و گفتارەکانمان بە قسێکی خۆشی ئەوە بسەلمێنین کە ئاخۆ خوای گەورە ئاوێکی تاڵی خستۆتە گوێی مرۆڤەوە بۆ ئەوەی بۆ ئاوەتواڵە هیچ گیاندارە زیان بەخشەکان لەوە دوور بگرین کە بزانین هەر کاتێک مرۆڤ دەنوێت خوای گەورە لەو ترس و لەو لەرزە بیپارێزێت کە ناتوانین بیبینین بە شێوەیەک ئەو ترسە دەستە ناو لاشەی مرۆڤەوە و خوای گەورە ئاوێکی لە ناوچاوەکانی ئێمەداناوە ئەو ئاوەش ئاوێکی سوێرە هەتاکو ئەو پارچە بەزەی کە لەسەر چاوەکاندا هەیە نەتوێتەوە بە ئاسانی بتوانێت مامەڵەی لەگەڵدا بکرێت چونکە تەنها و تەنها بەو شێوەی کە خوای گەورە لەناو ئەو دوو بیلبیلەی چاوانەدا 71 ماسوولکەی داناوە بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی زۆر جوانتر نمایش لە خەڵق و دروستبوونی خوای گەورەدا تێفکرین و ئاوی شیرینی لەناو دەوی ئینسان داناوە تاکو بتوانین لەو نیعمەتەی خوای گەورە بەمەی بەخشیە بە ئێوەی خۆشەویستیش ئاشنا بکەین کە بابەتێکی کورت و پخوت بوو لە واتای تێگەیشتنی سێ زاراوەی قورئان ئەویش بریتی بوو لە بەشەر و ئادەمیزاد و مرۆڤ یاخود البەشەر والئینسان وابن ئادەم کە ئادەمیزادە لەخوای گەورە داواکارم ئەوەی ئەو علمەی کە خوای گەورە بە ئادەمی بەخشیە کە فێری علمی ناوەکانی کردیا سوودی بۆنەوەی ئادەم هەبێت و بە ڕەحمەتی خۆی لەنەوەی ئادەم حسێبمان بکات نەکو لەسەر تەرازوی مرۆڤایەتی هاوسەنگ بوونمان لەدەست بدەین بتوانین سوود لە زانستی ئەوڕۆی قورئانی پیرۆز و زانستی ئەوڕۆی جیهان وەرگرین کە ئەوڕۆ پێی دەگوترێت علمی بەیان لەخوای گەورە داواکارم بابەتەکەمان سوودی بۆ جەنابتان نەبێت لە هەموو بوارەکانی ژیانیشدا لە دوعای خێر بێ بەشمان مەکەن والسلام عليكم ورحمة الله وبركاته.